الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. برزان السلام عليكم ورحمة الله وبركاته. سلام ورحمة وبركاته خوي پروردگار لسرجم بسران وبينلاني برز بيت. برزان کورتەباسێکەکەین لە خزمەتتانە پێمان باشە ئاماژەیەک بە ئیستیقامە بکەین. ئیستیقامە زۆر گرنگی پێدراوە لە قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم و لە عورف و عادەتی خەڵکی دنیایشا بە هەمان شێوە گرنگی پێدراوە. بەڕێزان ئیستیقامەت خوای پەروەردگار باسی دەکات لە قورئانی پیرۆزدا و دەفەرمێت: أعوذ بالله من الشيطان الرجيم إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون. هتاكو تاي أو مجموعة آياته دفرميت أوانيك ألين پروردگار الله پروردگار مانا و ئیستیقامەیان هەیە لەسەر ئیمان و ئیسلامیان کۆ کردوتەوە و کاریان بە داواکانی ئیمان و ئیسلام کردووە. ئیستیقامەیان هەیە لەسەر و تاعەت و عیبادەت و ئیمان و ئیخلاص و خواناسی و نیەت پاکی و ئەخلاق بەرزی و ڕەوشتە شیرینەکان. ئابە و شێوەیە لە کاتی سەرەمەرگە فریشتەدا ئەبەزن بۆ دەوری دڵنەوایی ئەکەن ألا تخافوا كلم سفر مترسا ولا تحزنوا وخفت لدواي خوشد مخو بو من دالو كسكار كانت وخواي پروردگار مجدي بهشتي أداته هر لو كاتي سرمرقدا بريزان. جاء استقامت براسي زور گرنگا أو مسلماناني توبيان كردوا أو مسلماناني روجي رمضانيان گرتوا أو مسلماناني آمادي جمعة وجماعت بون ئەو مسلمانانەی کە زمانیان پاراستووە، چاویان پاراستووە، خۆیان بە دوور گرتووە لە ئەخلاقە ناشیرینەکان، بەردەوام ئیستیقامەیان هەبێ لە گوێڕایەڵی و تاعەتی خوا و پێغەمبەری خوادا و گوێڕایەڵیکردنی خوا و پێغەمبەری خوا و کاتێ ئیستیقامەیان لەسەر ئەمەیانی ئەوانەی کە لە ڕەمەزانە ئەنجامیان داوە لە نوێژ و تەراویح و تاعەت و عیبادەت و جومعە و جەماعەت و ئەخلاقە جوانەکان و زمان پاکی و دەست پاکی و نیەت پاکی و ڕەوشتی پاک، ئەوانە کە ئیستیقامەیان هەیە خوای پەروەردگار پلەیەکیان ئەداتێ کە ئەو پلەیش ئەوەیە لەگەڵ پێغەمبەران و صدیقین و شوهەدا و صالحینە. چونکی خوای گەورە فەرمێ: أعوذ بالله من الشيطان الرجيم ومن يطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك الرفيقا. خواهي قوله فرمي أوي جورايل بيبو خواهي پروردگار و پیغمبركي، يعني فرزكاني خواهي پروردگار بجي بينيت إيمان و إسلامي جمع كرد بيت، داواكاني إيمان و إسلامي بجي هنا بيت و جورايل بيبو پیغمبركي بهمان شوا بەو شێوەی کە ئەم تاعەت و عیبادەت و ئەخلاق و ڕەوشتە وا بەجێبێنێ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەنجامی داوە. ئەوە کۆتاییەکەی وایە خوای گەورە لە بەهەشتا کۆی دەکاتەوە لەگەڵ پێغەمبەران و صدیقین و شوهەدا و صالحین. جا بەڕێزینە ئەم ئیستیقامەتە ئەوەندە گرنگە خوای پەروەردگار ئەوەتە دایناوە لە قورئانی پیرۆزە لە سوورەتی ئەلفاتیحایە کە هەموو نوێژ خوێنێک ڕۆژانە نزیکەی حەڤە جار ئینسان دووبارەیە کاتۆ بەس لە نوێژە فەرزەکانە جگە لە سونەتەکان کەڵێ ئیهدینە الصراط المستقیم، خوای هیدایەتم بەی، دامەزراوم کەی، بەردەوامم کەی لەسەر صراط المستقیم. صراط المستقیم کامەیە؟ صراط الذين أنعمت عليهم، ڕێگە و ڕێباز و ڕچەی ئەوانەی کە نیعمەتی خۆتت بەسەرا ڕشتنەوە ئەی پەروەردگار. ئەوانەیش تێن من النبیین لە پێغەمبەران والصدیقین لە ڕازگۆیان والشهداء لە شەهیدەکان والصالحین لە عەبدە ساڵحەکانی خوای پەروەردگار. جا بەڕێزینە بێسر و بێحیکمەت نییە کە خوای پەروەردگار دایناوە هەموو ئیماندارێک بەردەوام ڕۆژانە
چەند جار ئەم وشەیە دووبارە کاتەوە. جا رسول الله فەرموویەتی صراطی مستەقیم ڕێگەی ئەوانەیە کە ئەم نیعمەتەیان بەسەرا ڕژاوە کە وەک باسمان کرد لە پێغەمبەران و سدیقین و شوهەدا و صالحین. وەک خوای پەروەردگار ئابەم شێوە باسی کردووە، هەر ئاماژە نییە بەتەنها بە نوێژ بە ڕۆژوو یا بە ڕەمزان، بەڵکو بە هەموو عیبادەتەکانی تر. یەکێکی تر لەو عیبادەتانە بڵین کە ئەنجامەدرێ حەجی سونەتە، یان عومرەیە، یان ماڵبەخشینە، یان بەسەرکردنەوەی هەژارەکانە، یا دەعوە و بانگەوازکردنە، یان تەوبەکردنە، یا قورئان خوێندن بووە، یا حازری جومعە و جەماعەت بووە لە مزگەوت، یا قیام اللەیل. هەموو ئەمانە و بە تایبەتیش ڕەوشتی بەرز، چونکی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمێ إن المؤمن ليدرك درجة الصائم القائم. ئەفەرمێ ئینسانی ئیماندار بە ڕەوشتە بەرزەکانی بە ئەخلاقە شیرینەکانی ئەفەرمێ دەگاتە پلەی کەسێک کە بە ڕۆژە بە ڕۆژوە و ڕۆژووی سونە دەگرێت و بە شەویشە شەو نوێژەکە، یعنی بە ڕۆژە خۆی تینووەکە، بێتاقە دەکا، ناڕەحە دەبێت، تووشی بێتاقەتیە بێ و جاری وا هەیە نیشاتیشی لەوانەیەکەم بێتەوە. و شەو نوێژیش بەڕاستی خۆی خەو لە چاوی ئەتۆرێنێ و خۆی تووشی زەحمەت و ناڕەحەتی بێخەویەکە، بەڵام ئەم بە ڕەوشتی بەرز کە ئەم قیام و سیامەی نییە ئەگاتە پلەی ئەوە. و یەکێکی تر لەوانە کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بۆمان باز دەکات ئەوەیە کە ئەفەرمێ ئیمان بضع وسبعون شعبة. ئەفەرمێ ئیمان حەفتا و ئەوەندە بەشە. ئەم حەفتا و ئەوەندە بەشە بەجێهێنانی ڕوکنەکانی ئیمان و ئیسلامە، لە ذیکر و ئیستیغفار و تەوبە و قورئان خوێندن و ماڵبەخشین و ئەمر بە مەعروف و نەهی لە منکەر و هەموو چاکەکان کۆ ئەکاتەوە. ئەمانە هەمویان وەکو لە حەدیثەکە ئافەرمێ فأفضلها لا إله إلا الله، لە هەمویان بەرزتر لا إله إلا الله کە ئینسانەکە خۆی پاکرد بێتەوە لە شیرک و کوفر و نیفاق و خۆی پاکرد بێتەوە لە مەعسیە و گوناه، دڵیشی بۆی لێنەیە، مشتری نەبێت بۆی. و ئەم جار دەفەرمێت کە مادام ئینسانەکە بەم شێوە بێت ئەم ئەرکانی ئیمان و ئیسلامە، یان حەدیثی ئەو حەدیثەی کە ئەفەرمێ حەفتا ئەوەنە بەشە ئەمانەی کۆ کردووە، ئەوە بەڕاستی ئەوانن کە ئیستیقامەتیان هەیە، چونکی ئەفەرمێ وەعبود ڕەبەکە حەتا یەئتیەکە اليەقین. چونکی ئەم عیبادەتانە ڕەمەضانی نین، ئەم عیبادەتانە ڕەبانین، وەکو لە ڕەمەزان کردومانە، لە دوای ڕەمەزانی ئیشتیقامەمان هەبێ، بەردەوامیمان هەبێ لەسەر ئەم تاعەت و عیبادەتانە تا ئەو سیفەتەمان پێ ببەخشرێ و خوای پەروەردگار ئەو پلەیە کە وەعدی داوە کە بیدا بە ئەوانەی ئیستیقامان هەیە، وەک لە فەرمودەیەکی پێغەمبەری شاهاتەوە صلی الله عليه وسلم. سەحابەیە پرسیارەکە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ شتێکم پێ بڵێ کە لە کەسی تر نەپرسم دوای تۆ. ئەویش ئەفەرمێ پێی ئەفەرمێ قل آمنت بالله ثم استقیم. ئەفەرمێ ئیمان بێنە و ئەرکانەکانی ئیمان بەجێ بێنە و ئیستیقامەت هەبێ لەسەر ئیمان و بەجێهێنانی باقی ڕوکنەکانی ئیمان. بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بابەتە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.